Near the leading crooked Joe by a lot that's not allowed to talk. ترامپ هەڕەشەی ئاشکراکردنی چەندین فایلی هەستیار دەکات ئەگەر دووبارە بۆ سەرۆکایەتی ئەمریکا هەڵبژێردرێتەوە. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا لەگەڵ کەناڵی فۆکس نیوز ڕایگەیاندووە ئەگەر دووبارە هەڵبژێردرێتەوە ئەوە دۆکیومنتەکانی پەیوەست بە ڕووداوی هێرشی 11 سێپتەمبەری ئەمریکا و کوژرانی سەرۆک جۆن کەنەدی و دەستدرێژە سێکسیەکانی جێفری ئێپستاین ئاشکرا دەکات و دەیانخاتە ڕوو بۆ ڕایگشتی. ترامپ لەبارەی دادگاییکردنیەوە دەڵێت فایلەکانی دادگاییکردنی هەمووی تێکەڵ و پێکەڵی ئەملاولایە و لە خۆیانەوە چەند شتێکیان تێکەڵ و پێکەڵ کردووە. دۆناڵد ترامپ دوابەدوای بڕیاری دادگا بە تۆمەتبارکردنی بە 34 تاوان بۆ یەکەم جارە بۆ میدیای قسە بکات. لە چاوپێکەوتنیەکی ڤیدیۆییدا لەگەڵ کەناڵی فۆکس نیوز باز لەوە دەکات بەلایەوە ئاساییە کە زیندانی یان هەر مامەڵەیەکی لەگەڵدا بکرێت و دەڵێت داوام لە پارێزەرەکەم کردووە کە بۆم نەپاڕێتەوە. لەگەڵ ئەوەدا ترامپ دەڵێت ئەگەر زیندانی بکرێت یان بخرێتە ژێر مانەوەی زۆرەملێ ئەوە خاڵی وەرچەرخان دەبێت بۆ ڕایگشتی ئەمریکا. بەڵام سەرۆکەکەی پێشووی ئەمریکا پرسیاری هەیە لەبارەی ئەوەی بۆچی ئەو لێکۆڵینەوانەی بەرامبەر ئەو ئەنجام دەدرێت بە هەمان شێوە بەرامبەر بە دامەزراوەی کلینتن ئەنجام نەدراوە. ئەوەش وەکو ئاماژەیەک بۆ ئەو تۆمەتانەی پێشتر ڕوبەڕووی بیل کلینتن سەرۆکی پێشووتری ئەمریکا کرابوونەوە. دۆناڵد ترامپ دەڵێت بایدن دەڵێت دۆناڵد ترامپ هەڕەشەیە بۆ دیموکراسی بەڵام خۆی نازانێت ئەوە مانای چییە. ئەوە هەر دروشمێکە و هیچی تر نییە. لە ڕاستیدا خۆیان مەترسین بۆ دیموکراسی. هەر بۆیەشە ترامپ دەڵێت دادگا و FBI کراوەتە چەکێک لە دژی من. هەرگیز لە ئەمریکا بەو شێوەیە نەبووە. لە وڵاتی دیکە هەبوون بۆ نمونە لە ئەمریکای لاتین. هەر لە درێژی و چاوپێکەوتنەدا ترامپ دەڵێت ئەو پارەی من خەرجم کردووە بە پارێزەرم داوە. ئیتر ئەوەش پێی دەوترێت خەرجی یاسایی نەک بەرتیل. لەبارەی بڕیاری زیندانیکردنیەوە کە تەنها 4 ڕۆژ بەر لە کۆنگرەی کۆماریەکان بڕیاری لەسەر دەدرێت ئەو دەڵێت ئەوەش بەشێکە لە یاریەکە. بۆ جارێکی دیکە ئەو سەرۆکەی پێشووی ئەمریکا دەڵێت بایدن خراپترین سەرۆکە لە مێژووی ئەمریکادا.